بۆ سوخواسی ئەم قەیرانانی سامەڕا گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز محەممەد عەبدوڕەحمان چالاکوان و شرۆڤەکاری سیاسی لە سامەڕاوە لەگەڵماندا. بەڕێز محەممەد عەبدوڕەحمان سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. کێ هۆکارە لە خراپی دۆخی خزمەتگوزاری لە سامەڕا؟ اهلا ومرحبا بكم سڵاوتان لێبێ زۆر سپاس. سڵاو لە کەناڵی کوردستان 24 سڵاو لە ئێوە و هەمووتان و تەواوی کارمەندان و بینەرە بەڕێزەکانتان. بەڕێزم شاری سامەڕا دەناڵێنێ دوای ئەوەی ڕژێمی ڕابردوو نەما ڕوخا دەناڵێنێ بەدەست نەبوونی خزمەتگوزاری هەروە ژێرخان و پرۆژە استراتیژیەکان و ژێرخان بە دیاریکراوی بەڕادەیەک لە سامەڕادا بوونی نییە، شەقام نییە، نەخۆشخانەی ڕێک و پێک نییە، قوتابخانە نییە، دامەزراوی حکومی نییە. لە دوایەوەی ڕژێمی پێشوو ڕوخا لە دوای ساڵی 2023ەوە لە ڕاستیدا ئێمە هیواخواز بووین مژنەمان پێگەیشت کە لەوانەیە گرنگی بە شاری سامەڕا بدرێت، بەڵام گروپە چەکدارەکان وەکو ڕێکخراوی قاعیدا و گروپە چەکدارەکان لە یاسا دەرچوو و گروپە چەتەیەکان شارەکەیان کۆنتترۆل کرد و ڕێگریان لە هەموو پرۆسەیەکی ئاوادانکردنەوە و نوێکردنەوە دەکرد. بۆیە سامەڕا بەهۆی ئەو کێشانەوە دەناڵێنێت تا ساڵی 2008 و 2009 لەو کێشانەدا بوو و بنیاتنانەوە زۆر لەسەرخۆ بوو. پرۆژەکان لە ڕاستیدا استراتیژی بوون تا ڕادەیەک و هەروە پرۆژەی خزمەتگوزاری هەبوو دەکرا بۆ شارەکە بنیاد بنرێت دروست بکرێت، بەڵام لە بەشێک لە پرۆژەکان خەمخۆری نەبوو، گەندەڵی دارایی هەبوو، پشتگوێ خستن هەبوو، هیچ کۆمپانیایەکی بیانی ڕێکوپێک و سەنگین لە شارەکەدا کاریان نەدەکرد. هۆکارەکەش بارودۆخی ئەمنی بوو. شاری سامەڕاش تا ئێستاش بە دەست نەبوونی ژێرخانەوە دەناڵێنێت، وەک پرۆژەکان با بڵێن ژێرخانی شارەوانی، نەخۆشخانە، شەقام، قوتابخانە، دامەزراوە حکومیەکان. لە ڕاستیدا زۆرینەی دامەزراوە حکومیەکان لە خانووی بەکرێدان، خانووەکان بەکرێگیراون. ئەو پارەی کە تەرخانەکرێت بۆ سامەڕا بەشی خزمەتگوزاری ناکایە ئاخود گەندەڵی وایەکە بەشینەکە. لە کاتی ئێستادا لە ڕاستی چەند مانگێک لە مەوبەر بنیاتنانەوە و ئاوادانکردنەوە دەستی پێکردووە. بۆ نمونە دەیانەوێت وەکو شارستانیەتی ئیسلامی بنیاتی بنێنەوە، بینیمان شەقامی 100 مەتری دروست دەکرێت کە سیمبولیش ئەو شارەیە، نزیکەی درێژیەکەی 10 کیلۆمەتر دەبێت، بە دەوری شارەکەدا دەسوڕێتەوە و بەم زوانە ئەم شەقامە دەکرێتەوە و سەرۆک وەزیران لە چەند ڕۆژی ئایندەدا سەردانی دەکات، بەشداری دەکات. ئەم جاریان لەوانەیە سەرەتا بێت بۆ دەستپێکێک بۆ پرۆژەکانی ژێرخان لە شاری سامەڕا و بێتە تاودانێک بۆ بەرەو پێشچوونی شارەکە. وەروە گەڕەکەکان زۆرینەیان شەقامەکانیان قیرتاو نەکراون بەهۆی ئەو کۆمپانیانەی کە لە بواری ئاوەڕۆدا کاریان کردووە بە باشی کاریان نەکردووە، کۆمپانیەکان بە ڕێکوپێکی کاریان نەکردو و لە ئاستی پێویستدان نەبوونە. بۆیە ئەو پرۆژانەی تایبەتن بە ژێرخان و پەیوەندیدارن بە ئاوەڕۆ تا ئێستا کارەکانیان تەواو نەبووە. چەندین گەڕک هەن کۆمپانیەکان پرۆژەکانیان ڕادستی شارەوانی نەکردووە و چاوەڕێ دەکەن بدرێتە کۆمپانیایەکی دیکە. ئێمەش لە شاری سامەڕا و خەڵکی شاری سامەڕا لە نێوان کۆمپانیەکانی ئاوەڕۆ و شارەوانیدا گیرمان خواردووە، هەردوو لە کاری یەکدین ناکەن. کێشەکەش ئەوەیە نەبوونی خزمەتگوزاری بەردەوە. کەوا بێت خەتای کۆمپانیەکانە یان خەتای لایەنی حکومیە، لایەنی جێبەجێکاری حکوومەتە لە شارەکە؟
حقيقة لڕاستیدا بعض المشاريع بەشێک لە پرۆژەکانی ئەو شارە کە تەرخانکراوە نابین لە واقعدا پرۆژەکان جێبەجێ بکرێن. هەندێک جار با بڵین پرۆژەکان دووچاری گەندەڵی دەبن و ڕادستی کۆمپانیای دیکە دەکرێت کە کۆمپانیەکان خۆیان ڕەسەن نەبوونە بە باشی کاریان نەکردووە چونکە ئەو کۆمپانیانە لە چەندین حاڵەتی گەندەڵیدان بە حاڵەتی گەندەڵیدا تێدەپەڕن و کێشە دروست دەبێت لە نێوان مقاول و گواستنەوەی پرۆژەکان و تەرخانکردنی پارە و زۆرینەی پرۆژەکان باڵین لەوانێت دەیان پرۆژەی گرنگ لە شاری سامەڕا لە بواری خزمەتگوزاری و تەندروستی و ژێرخان 10 ساڵیش دەبێت پەکیان خواردەوە کار لەسەر ناکرێت بۆ نمونە نەخۆشخانەی ئەڵبانی لە شاری سامەڕا لە ساڵی 2013 تا ئێستا کاری لەسەر دەکەن تا ئێستا شتاوە نزیکەی 40 ملیۆن دۆلاری بۆ خەرج کراوە. نەخۆشخانەیەکە لە ساڵی 67ەوە تا ئێستا ئەو نەخۆشخانەیە ئێستا لە کار نەماوە کار ناکات لە کار کەوتووە تایبەتە بە نەخۆشیە تایبەتەکان نەخۆشخانەی دیکەش هەندێک نەخۆشخانەیان دە مانگی دیکەیان دەوێت تاواو دەکرێن قوتابخانەی دیکە سێ دەوامیان لێ دەکرێت قوتابخانەکان کۆنن بەڵچووکن ناتوانن ژمارەیەکی زیاتر لە قوتابیان لە خۆ بگرن قوتابیانی شارەکە پێویستی بە قوتابخانەی نوێیە پێویستی بە پرۆژە و دامەزراوەی خزمەتگوزاریە. بەڕێز محەممەد وەکو باست لە دۆخی تەندروستیش کرد ئێستا وترێت کە کەرتی تەندروستی بە شێوەیەکە کە زۆرینی ئەوانەی پێویستیان بە چارەسەر هەیە ڕوەکەنە دەرەوەی سامەڕە لە کاتێکدا دەوترێت گەورەترین کارگەی دەرمان لە سامەڕایە بووە کە زیاتر لە 350 جۆ دەرمانی بەرەم هێناوە لە ڕابردوودا من مناڵ بووم بیرم دێ زۆربەی دەرمانەکانمانە بینی لە سەی نووسرا بوو کە لە سامەڕا دروستکراوە ئەمانە چیان لێ هاتووە سامەڕا بۆ بەم دۆخە گەیشتووە. لە ڕاستی دامەزراوە تەندروستیەکان لە شاری سامەڕا ئێمە نەخۆشخانەی کۆنمانەیە کە لە یەکێکیان ساڵی 1960 دروستکراوە ئەو کاتە شاری سامەڕە دانیشتوانی 50,000 کەس بوو ئێستا خەریکە دەگاتە ملیۆنێک کەس بە قەزا و ناحیەکانی شارەدەیەکان هەمویان دێن ڕوو لەو نەخۆشخانەیە دەکەن نەخۆشخانەکە کۆنە خەریکە لە کار دەکەوێت تەنانەت ژوورەکانی قەرەوێلەکانی هیچ بە کەڵک نایەت ئێستا تووشی چەندین کێشە بووە نەخۆشخانەیەکی دیکە هەیە نوێیە کە لە سای 2013 بەردیبناغی داهاندرا تا ئێستا تەواو نەبووە و نەخۆشخانەیە ئەوە کارەکەش تەرخانکردنی پارەیە پارە تەرخان نەکراوە و خستن هەبووە لە کار و پرۆسەی کۆمپانیەکان و دەگوترێت ساڵی ئایندە یاخود نیوەی یەکەمی ساڵی ئایندە پرۆژەکە تەواو دەبێت بەڵام ئێستا 32 گەڕەکمانەیە لە شاری سامەڕا زیاتر لە نەخۆشخانە پێویستە لە دەرەوەی شاری سامەڕاش نەخۆشخانەکان پێویستیان بە چارەسەرە دوو نەخۆشخانە بەش ناکات. بەڕێز محەممەد عەبدوڕەحمان چالاکوان و شرۆڤەکاری سیاسی لە سامەڕا سوپاس بۆ بەشاریکردنتان.